سڵاتان لە باوەڕێیان ژیرتان لەگەڵ لە ڤیددیوەکی نوێی بەرنامەی سفر یەک ژیری هەرچەندە بابەتی زۆ گەورە لەو هەفتەی ڕووینەدا بەڵام چەند بابەتێکی خۆشن و ئامادەکردن هەروها ڕیاکشنە بۆ گۆرانیەک و لە بۆ ترۆلێرێکی نوێی فیلمێک دەکەین با ئەکسە دەست پێ بکەین با باسی ریڤیو یاری Resident Evil 3 ریمیک بکەین ماڵپەڕی IGN 9 لە 10 پێدایەوە هەندێک شوێنی دیکە 9 لە 10 10 لە 10 هەندێکیش 8 لە 10 پێدایە بەڵام بەگشتی ریڤیوەکانی یاری Resident Evil 3 ریمیک زۆر باشن و هەمیان دەڵێن یارێکی نازدارە و ڕیماستەرکردنێکی زۆر نازدارەوە کاپکۆم بەجددی گرنگی بایەکانی Resident Evil دەدا هەرچەندە کاپکۆم کۆمپانیایەکی زۆر باش نییە لە بۆ گەیمەران چونکە زۆر تۆزێک چاوچنۆکە تقریبا لە ستایلی ئاکتیڤیژن و EA بەڵام ئەوە دووەم جارێتی لە یاری Resident Evil 2 ژوەی کرد و جارە ژوەی کرد ئەویش چیە گوێ لە هەوادارانی دەگری هەر کۆمپانیاش گوێ لە هەوادارانی بگری بێگومان ئاستی زۆر بەرز دەتەوە لۆ نمونە کۆمپانیای مایکرۆسۆفت کە ئێستا گوێ لە هەوادارانی دەگری خەڵکەکی زۆر ئەکسبۆکسیان خۆش دەوێت لەوانەشە بڵێن ژیرەت و لە باسی ئەکسبۆکسەکەت و کەیف بێ ئەکسبۆکس نایەنە خێر کەیفم پێ دێت چونکە ئێستا مایکرۆسۆفت گرنگی بە هەوادارەکانی خۆی دا ئەگەر نازانی یاری Resident Evil 3 ریمیک دووبارە دروستکراوەی هەمان یاریە کاتی خۆی لە پلەیستێشن مە بڵاو کرا بەڵام ئەوجارە جگە لە پلەیستێشن بۆ ئەکسبۆکس و PC بڵاو دەکرێتەوە کە زۆرتان دەزانن Resident Evil 3 ریمیک ریڤیوەکانی بازدەوی دەکەن کەوا یاریەکە بە هەمان کوالیتی دەنگ بە هەمان کوالیتی ڕنگ کات خۆی کە بڵاو کرێتەوە کاری بۆ کرایە واروها یاریەکە لە هەمان چیرۆکمەیاندا هەرچەندە لەوانەیە هەندێک شتی گچکە دەستکاریان کردوی بەڵام لە هەمان ستایڵە هەروە لە ڕخنەگرەکانیش گوێم بەوەی بوو کەوا زۆربیان دەڵێن حیوارەکانی پێشتر کە لە یاری ڕەسەنەکەی هەبوو هەندێک حیوارەکانیان تۆزێک لاوەچی وە بەڵام ئەو جارە گرنگیان بە حیوارەکانیدا و یاریەکی توندیان و یاریەکی پڕمەتەڵیان بەرەمینێ هەرچەندە ئەمن یاری Resident Evil 2 زیاتر کرد لە Resident Evil 3 چونکە Resident Evil 2 کات خۆی زۆر دەکرد بەڵام من بۆ چوونی خۆم وایە کاتی خۆی وە نازانم ئێستا بەڵام کاتی خۆی Resident Evil 3 پێ خۆشتر بوو لە Resident Evil 2 لەبەرەوەی کەش یاریەکە کراوەترە لەناو شاری ڕاکوونیە لەناو باڵەخانەکانیە وەکو Resident Evil 2 Resident Evil 3ش چۆن نەمکردی یاریەکە نازانم بەقەدر Resident Evil 2 خۆش دەبی لە بۆم چکە Resident Evil 2 هەتا تەواو کرد بەجددی ناخۆش وە خاستن ئەو کارکتەرە گەورەکەی کە زەبەلاعەکە کە مستەر ئێکس یاخود ئێکسەکە کاتێک زەبەلاعە گەورەکە کە ناوی ئێکسە بەدوو دەکەویتن دنیام لە پێش ساڕژ دەبوو ئەو زارە نێمەسسەیە نێمەسس کارکتەرەکە لە Resident Evil قەدیمەکەش کارکتەرێکی ترسناک بوو بەڵام لەبەرەوەی کات خۆی گرافیکە زۆر پێشکەوتونە بۆ کوێستە دەنگ و شت زۆر پێشکەوتونە بوو زۆر لێ نەترسای بەڵام بێگومانە ئەو جارە لەوەی نێمەسس ترسناکتر دەبێت لە ئەکسی چونکە نێمەسس قاسفەکی پێەیە و دموچاوی ناشرینترە و بێگومانم لەوەی میوزیکی Resident Evil 3 ریمیکیش بەقەد Resident Evil 2 کاری لە بۆ کرا بۆیە هیوادارم یارێکی باشدەرسی دەمێ ڕێنگۆ بزانم یاری Resident Evil 3 تان کڕیە یاخود نەچێستا ناتوانین بە دیسک بیکردن دەتوانین بە ئۆنلاین بکڕی یاریەکەتان کڕێ یاخودنا و بە تەمانە بیکەن یاخودنا لە کۆمنتەوە بنووسن باسی یاریچکە بکەین کە ئەوش ڕیماستەر کرێ ئەوش Modern Warfare 2 کە بە شێوەیەکی زۆر سوپرایز بڵاو بۆ هەرچەندە دەنگۆ هەبوو کەوا تقریبا 1-2 هەفتە پێش ئێستا دەنگۆیەک هەبوو کەوا Call of Duty ریماستەر دەکرێتەوە چکە بەخۆشم ڤیددیۆیەک نەسەری کرد لە ڤیددیۆ ڕابردوو باسمەوەی کردەوە ئەگەری هەیە باز بکرێتەوە بە شێوەیەکی سەیر بڵاو بۆ یەکەم جار ئەکاونتی پلەیستێشن جەرمەنی لە تویتەری ترایلەرەکەیان بڵاو کردەوە بە شێوەیەکی هەڵا بەخۆیان دەرێن هەڵا بەڵام هەڵا نییە بانقەز ویان کردی ئەو جارە و ئاکتیڤیژنیش گوتیکاکە ئەوە ترایلەرەکە ئەوە یاریەکە بەڵام لە بۆ پلەیستێشن 4 یەکەم جار بەرزتە دەپار چەند ڕۆژێک یان خوچەر هەفتەی داهاتوو لە بۆ PC و Xbox One بڵاو دەکرێتەوە کە ئەوەش گەیمەرێکی گەلە زۆری تووڕێک کۆمنتەکانی ڤیددیۆیەکەی لە ئەکاونتی پلەیستێشنم خیندەوە کەوا خەڵکی ئەوانەی هەواداری سۆنی نەوانە هەواداری پلەیستێشنیشە پێیان ناخۆش بوو دەڵێن بەجددی شتێکی وا زۆر ناخۆشە لۆ گەمەک دەبین لە یەکەم جار لە پلەیستێشنی بەردەست ویدیۆ Xbox لۆ پێ کۆبڵاوی ناکەن ئەوەش دەکرێتەوە سەرەوەی کەوا عەقدێکی گەورە نێوان ئاکتیڤیژن و سۆنی هەیە کە هەر یاریەک بڵاو دەکرێتەوە لەلایەن ئاکتیڤیژن یەکەم جار لە پلەیستێشنی گرنگی پێ بدرێت مۆدەکانی کۆواپی یەکەم جار لە پلەیستێشنی بەردەست لە پاش یەک ساڵی لە Xbox بڵاو دەکرێتەوە ئەو یاریە بە کاملی کە تەنیا کامپینەکەی واتە ئۆنلاینەکەی لە خۆی ناگری Modern Warfare 2 ریماستەر لە پلەیستێشن 4 ئێستا بەردەستە بەڵام لەوانە لە چەند هەفتەی داهاتوو یاخود چەند ڕۆژ داهاتوو لە بۆ Xbox One و Xbox One و PC بڵاو بکرێتەوە بەڵام تاوە کەسە دیارنیە کەی بڵاو دەکرێتەوە گەیمەرێکی زۆری تووڕەکرد و هەرچەندە یاریەکەم زۆر خۆش چکە Modern Warfare 2 کاتی خۆی لە تۆپەکانم بوو چکە بەڕاستی دوو کارکتەری ڕۆچ و گۆست کاتەکە لە کۆتایەکەی سپۆیلەر دەمرین دەکوژێن زۆر ناخۆش بوو و پێم وایە یاریێکی نازدار دەبی و خەڵکەکی زۆر یاریەکەی دەکەن و سەری یاریەکەی 25 دلار 6 دلاری تاوانە لەبەرەوەی بەس کامپینە وەکو DLC کە وەکو بەندڵەکە لە بۆ یاری Modern Warfare توانین زیادی بکەیت ئەگە حەزت لێبێ دەمێ ڕێنگۆ بزانم Modern Warfare 2 دەکەن یاخودنا یاریەکەی دەکڕن یاخودنا لە کۆمنت بینوسن هەواڵەکی دیکەم هەیە ئەویش لەسەر یاری GTA 6 هەرچەندە نازانین GTA 6 کەژێ دروست دەکرێت و کەژنە بڵاو دەکرێتەوە ئاستا خەریکن یاخودنا بەڵام پێشبینی خۆم بی ئەکید Rockstar ئێستا خەریکی یاری GTA 6 لەبەرەوەی کۆنسۆلی نوێ بەڕێوەیە و بێگومانم لەوەی کەوای لە پاش ڕێدێدی بێگومان دەگەڕنەوە GTA دەیانەوەی تەنەبارەتەکە خەکەن هەرچەندە دەڵێن بۆڵی
ئیژەسە بوڵیوان دەکە لەبەرەوەی مانجی چوارەوە درۆی نیسان ئێستا یاخود ئێستا خەڵک بەردەوام درۆی نیسان بڵاو دەکاتەوە پێ دەوچن ئەیپریل فول تویچەرێک لە تویچی ڤیددیوەیەکی دانای کاونتداونە لە سەڵی داهاتە خوارە یاخود لە هەژمارەك دێتە خوارە لە بۆ سفری وتی GTA 6تان پێنیشاندەم تقریبا زیاتر لە 1 ملیۆن کەسی تەماشا ڤیددیوەکەی کردبوو کاوا ڤیددیوەکە درۆی نیسان دەرچوو شتا چی ناتان برێم خۆشە ناتوان برێم ناخۆشە بەڵام پێم خۆشەوەیکەوە لە درۆی نیسان شتەی وا سیر ئەنجام دەدرێەوەشم پێ خۆشە چکە گەیمەرەی زۆر ئەنیەوە دەرخەری ئەو ڕاستیەکەەوە گەیمەرەی زۆر چاڕوانی یاری GTA 6 زۆرینە و گەیمەرانی چاڕوانی یاری GTA 6 Red Dead Redemption تاقی نەکردەوە تکایە بڕۆن تاقی بکەنەوە یاری Red Dead Redemption 2تان نەکردیە پلیس بەجێمکەن بڕۆ تاقیکەنەوە چکە ستۆریەکەی تۆپارچەندە ئۆنلاینەکەیم زۆر بە کەڵک نایە ئۆنلاینەکەم زۆر بەدڵ نییە بەڵام ستۆریەکەی سیرۆکی ئارتەر مۆرگنی بێگومان ناوازێ دەنگوەیەکی دیکە لەسەر GTA 6 یەوەیەکەوە یەک لە کارکتەرەکانی پێشوو یاریەکانی GTA ئەو جارە دەگەڕێتەوە CJ دەگەڕێتەوە فرانکلن ترێڤەر یاخۆت مایکل یان کارکتەرەکانی پێشووی مەسەرن ئیڤایستی و GTA 3 و 2 ئەوانە دەگەڕێنەوە نازانم بەڵام دەنگوەیەکە ئەوەیەکەوە ڕۆکستار کار لەگەڵ یەک لەو ئەکتەرانە دەکە کە ڕۆڵی دەنجیان جێڕای لە ناو یاریەکانی GTA دەوێت دووبارە بەشداری بکاتەوە ئایا ڕۆڵەکەی گەورەیە گچکێ نازانم ئەو هەواڵە درۆیان ڕاستە ئەوەش نازانم تەنیا لەسەر منەوەیە کە پێتان بڵێ چاڕوانی GTA 6 یاخودنا بەڕاستی پێم برێن لە کۆمنت بینوسە ئەگەر چاڕوانی GTA 6 بنووسە ژیر وەڵی ئەم زۆر چاڕوانی مەهی دیارێچکە ناکەم بە چاڕوانی GTA 6 دەکەم هەرچەندە ئەگەیمەر یاریکە دەکەیت بە چاڕوانی GTA ناکەم بەڵام حەز دەکەم لە کۆمنت بینوسن ئەگە بزانم چاڕوانی GTA 6 چکە بەخۆشم چاڕوانی GTA 6 دوو هەواڵم هەیە لەسەر PlayStation 5 یەکەمیانەوەیە کەەوە سۆنی دەیەوێ لە سکرینی یاخود لە هۆم سکرینەکەی PlayStation 5 شێوەیەک دابنێکەوە گەیمەران ڕاستەخۆ بێشەوەی یاریەکەی بکەنەوە هەر لە فیلمەکەی بتوانن ڕاستەخۆ بستنە ناو مالتیپلەر یاخود چیرۆک یاخود بگەنە ئەو شوێنی کە دەیانەوێت بێ ئەوە یاریەکە بکەیتەوە لۆدی بکەیت تەرتیبات شتی بکەیت ئەوە دووشتی هەیە ئەوە دوو لایانی هەیە لایەنەکەوەیەکەوە دەبی PlayStation 5 زۆر خێرابی پێشەوەیەت و یاریەکەی لۆد بکەیت یەکسەر ڕاستەخۆ بچێتە مۆدی مالتیپلەرەکەی یاخود بچێت ناو مۆدەی دیاریکراوی یاخود ببینی چەند برادەرەکە لە خەتن ڕاستەخۆ دابگری و بچێت ناو یاریەکەی ئەوە دەبی PlayStation 5 زۆر خێرابی ئەگەر دەتوانانی ئەوی شێ بکە دووەم لایەنیشی ئەوەیە کەوا شتەکان تۆزێک ئاسانتر دەکا و قیمەتی پیشاندانی لۆگۆی بیدایەت و لۆد سکرین و ئەو گرافیکە لە بیدایەت پیشانە درێ قیمەتەکەی ناهێڵی یەکسە دەچێت ناو گەیمەکەی کەوا پێم وایە شتێکی باشە PlayStation 5 وەکو دەزانی SSDەکەی زۆر خێرایە بەڵام قەبارەکەی بچوو 425 گیگابایتە ئەو خێرایی PlayStation 5 لەوانەیە دایانوت سری PlayStation 5 لەوانەیە بەرز بکاتەوە تاکو $550 بڕوە بەڵام لەبەرەوەی قەبارەکە 1 تێرابایت 425 گیگایە دەنگۆیەک هەیە یاخود پێشبینیەک هەیە کە 100% ڕاز نییە و نەڵێن ژیروی گوتی ئەو پارسە ڤیدیۆی دەربین بڵاوکەنەوە لە فەیسبوکی برێن ژیروی گوتیە نەخێر ئەوە تەنیا دەنگۆی لەوانێ ڕاز بیلوانێ ڕاز نەبی دەنگۆیەکەش لەوەیە سۆنی دەیەوێت بە $350 PlayStation 5 بفرۆشی هەرچەندە باوەڕ بۆ دەنگۆی ناکەم لەبەر $350 زۆر کەمە چکە ئێستا PlayStation 4 Pro تقریبا $350 نازانم بزەوت بەڵام پێم وایە سعرەکەی زۆر کەمە بە بڕای من سۆنی PlayStation 5 لە $450 لە بۆ $500 دەفرۆشیت لەبەرەوەی دروستکردنی پارچەکانی PlayStation 5 وەکو دەزانین ئەوە دەنگۆنی ئەو ڕاستیە دروستکردنی پارچەکانی PlayStation 5 $450 لەسەر سۆنی ڕادەوەستی و پارەی ئەوەژمە پارەی ئەو کارمەندانەش دەی بدە کە جیهازەکەی پێکەوە دەبەستن ئەوەش لەوانەیە جیهازی $10 $5 بخێ بە نرخی تێ بچی کاتە $406 لەسەر سۆنی ڕادەوەستی ئایا سۆنی دەوێت قازانجی لێ بکە سەرەتا کە دەیفرۆشی یاخودنا یان بە زەرەر بیفرۆشی یان بە سعری خۆی بفرۆشی بێوێ قازانج دواتر قازانجی لێ بکە کاتەکە چکە هەر کاتێک شتێک زۆر دەفرۆشرێ نرخی بەستان و پارچەکانی دێتە خواری هەرزانتر دەبی ئەو کاتیلانی سۆنی قازانجی لێ بکە بۆیە پێم وایە سۆنی قازانجی ناوێ ئێستا تەنیا دەوێت PlayStation 5ەکەی بە سەرێکی مناسب بڵاوکاتەوە چکە Xboxی نوێ قوتی زیاترە قوتی گرافیکی زیاترە بۆیە دەبی سۆنی گەیمەران وەڕاکێشی کە چاوەڕوانی PlayStation 5 بن و پارەی پێ بدەن نەک ئەوەی بیر لۆی بکەنەوە Xboxی دەکڕم یاخود ناکڕم چکۆ بیرکردنەوەیە تۆزە مشکلە لە کۆمنتەوە بنووسن ئەنگۆ ئەگەر بێت و سعری سۆنی ئەگەر بێت و PlayStation 5 سەری $350 یاخود $450 دەیکڕن یاخودنا حەز دەکەم بزانم هاوڕێیان لە ڤیدیۆ زۆر سەرنجڕاکێش بڵاوکراوە لەسەر یاری Dreams ئەگەر نازانن یاریەکەی لەناو PlayStationی بە ناوی Dreams ئەو یاریە وا لە گەیمەر دەکات دەتوانانی یاری لەناو ئەو یاری دروست بکە یان خود هەندێک کەرستت پێدەدا تاوەکو یاری لەناو ئەو یاری دروست بکەیت هەندێک گەیمەر و یاخود پەرەپێدەر شتەکانیان زۆر جوانە هەندێک پەرەپێدەر توانیان یاریەکی زۆر لە ڕاستی و زۆر گرافیک ڕاقی لەناو ئەو یاری دروست بکەن سەری ڤیدیۆ بکەن
ڤیدیۆیەکە هەموو پیشان نادەم لە بەرەوەی نامێ بتە کۆپیڕایت بەڵام گرافیکی ئەو ڤیدیۆ یاخود ئەو دیمەنەی زۆر ناوازەیە ینی پێم سەیرە سۆنی ئەو یاری ڕاقی هەیە و نایتە پێش لە بۆ چاوی گەیمەران چونکە لەوانەیە زۆربەتەن ئەم یاریتان هەنە بینیوی ناوی دریمسە ئەندەک دیتیان بەڵام هەمووتان نەتانێتی وەگە حەزت لێ ببێ پەرەپێدەری یاری یاخود بتەوێت یاری دروست بکەی بیرۆکەکانی خۆت داخیتەوە پێویستە ئەو یاریەی بکڕن چونکە دریمز یا لە چی نایە هەرچەندە من ئەم نازانم میز دروستکەم نازانم گەیم دروستکەم و نازانم هۆ بیرۆکەم نییە وە مشتی گرافیکی نییە گەناوی یاریام دەکرد تاقیم نەکردەوە بەڵام ئەگە تو مشتی گرافیک شتەیە تکایە چاوێک بە یاری دریمز بخشێنە هەواڵەکی دیکەم هەیە لەسەر پلەیستێشن بەگشتی کەوا هەرچەن درێژیرەوە هەفتەی هەم پلەیستێشن بوو لە باسی ئەکسبۆکس نەکرد بەڵام دەمەوێت پێتان بڵێم کەوا سۆنی ڕایگەیان بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا هیچ یاریەک دوان ناخرێ هەرچەندە تەنیا دوو یاریە وسا بڵاو دەکاتەوە یان دوو یاری زەخم بڵاو دەکاتەوە ئەویش گۆست ئۆف توشیما و لاست ئۆف ئەس پارت 2 سۆنی وتی ئەو دوو یاریە ئەو یاریانی خۆمان دوان ناخەین و پلەیستێشن 5 لە وادەی خۆی بڵاو دەکرێتەوە کەوا لە پشتوەکانی 2020 واتە لە کۆتایی ئەو ساڵە مانگی 11 12 نازانم بەڵام دەزانم لە پشتوەکانی ئەو ساڵ سەو خەبەرێک خۆشەوە پێم خۆشە کە دوان ناخرێت چونکە فیلم نما سینەما کۆتایی پێ هات هەموو سینەماکان داخران هەموو هیچ فیلمێکی نوێ بڵاو ناکرێتەوە تەنیا لە نێتفلیکس و HBO وان نەبی کە لەوانەیە زۆر باش نەبی کە زۆر خۆش نییە سینەما نەبی چونکە هیچ فیلمێکی نوێ بڵاو ناکرێت تەنیا مەسەلسەلە هەیە تەشایت مەسەلسەلێکی دەکەن ئێستا خەریکی چنە لە ماڵێت چ دەکەن لە کۆمنت بینووسن تکایە لە هەواڵەکانی ژیری ئەو هەفتەیە ژیریش خەریکی چەندین راپۆرتی ناوازە بوو تەواوی راپۆرتەکانی خۆم لە لینک دیسکریپشندانێت تکایە ئەمڕۆ سەیریان بکەن چونکە راپۆرتی نازدارم دروستکردینە ئێستاش کاتی گۆرانیە ئەو گۆرانیە هەفتەی هەرمژاردێک گۆرانێکی ڕاپی کۆنی کوردیە ناوی B52 نای گۆرانەکەی نازانم بەزانم B52 گوتی ئەگە B52 ناسی B52 کاتی خۆی یەک بوو لە ڕاپەرانێکەوە جوێنی بە هەموو شتێکی دەدا بە هەموو کەسێکی دەبۆ بەڵام شکلی خۆی نیشانەدا نەک بەڵێن ئەوە شکلیتی ئەو ڕستمە شکلیتی بەڵام کەس نازانێت شکلی بەڕاستی چییە و کامێ با پێکەوە گوێ بستی ئەو ڕاپەی B52 بین کە ئەگە تەمەنت لە خوار 18 ساڵانە سەیری ئەو ڤیدیۆی لێرە ڕاگرە ڤیدیۆیەکەی دوایە سەیری بکە کە تەمەنت گەورەوە ئەزانم ئەگەر تەمەنم بەسەروی 18 ساڵانیش نەبی هەر تەماشادەکەی با پێکەوە دەست پێ بکەین ڕاپەکە اوكي وخيري ناتو لبيشي بساوس في تو من برات بيجي تو حيزي تو قشمري تو بيجي بوجي تخواتو كي بشري حيواني باخلاقي بين ناموس بادبي سرسري تو زمان موس هم الله بالزمن تو بتي نازي هدي خدي وهد الله قاضي والله قاضي تو شازي كيريش نبي حتى نادي رازي بين من دبي اروش بو سركا يتسبش كنت مدينه ناو بازار حركه موتي او The hell man come on B52 دو اپی سبرا اصلا لەوانەیە هەمووتان بڵێن ژیرە و گۆرانیە چییە و گۆرانیە پڕجوونە ڕاپ ریاڵەتی دەبی نیشان بدە دەبی جوونی تێدابی نابی پێت ناخۆش بکە جوونی تێدا ئەگەر جێ لە ڕاپی ڕادەگری یاخۆ لە هیپۆپێ دەگری بەگشتی نای پێتێک چی ئەگەر پێتێک دەچی کاتە ستایل ڕاپ لە بۆ تو نییە ئەمن پێتێک ناچم پس جوونی زۆر خۆڕی تێدا فيزا ندور مسيني كنت ممكن كنت شا هذا فيش منيش دسكم لخوني لا بينك تجيبون التلفوني كير والله قرب سيرم قحو لا مني غير تقربوا لقام من دسي كير بشار ناوي لنا ميمو ناوي لنا مكير قلت مراوز كسبا بعمل سرتي انتم قاوة قلتو ميردي مني وجي توتو يزني بس منك نقاوة هاتي خزني من انتو هالهمو يتقاوة نازم بۆ کابرای چی بەسەرات لۆ نما بزانە کە خزم کەسی تۆچیە ئەوان خۆیان پێیان خۆشە تاوان نییە خوشکت کەچی بێت کەچی خاڵت کەچی مامت هەموویان بە شەو ڕۆژ لە خزمەتت بۆ کاکرد منش لە خزمەتی ئێوانم هەڵچیانەوێ ئەیان گەم بە ڕۆژ ژەبتنیوە شەوێ بەچە حەقی ئێستا تۆ ڕێگا لە من نەگری هەتی ئەوە چێ ڕێی لێگرتێ بەس بزانێ ناتۆ لەسەر ڕێگام هەستە بڕۆ بۆ ئەوروپا بیفتی تو خزم و کەسی تۆی هەر هەمووکا ئاگاد لە خزمەت نییە تۆ وەکو چێژی ژنی مامەتی لاقی لەگەڵ من هەبوو The hell man come on man ژنی مامەتی لاقی لەگەڵ من هەبوو ئاخر هەموو کەسەکە ئەو قسەی لەبوو نایە ژنی مامەتی لاقی لەگەڵ من هەبوو Come on man
کاتێککە منەڵم کەم ژن نەبووم جارێک هێنامە دەرێ بردم بۆ سەفرا کوتی کوڕە سەڵامە دنیا هەر بەفرا منیش گەرم کردەوە بە هێزی کێرم 20 دقیقەکەمت Oh shit man, god damn, plus HD. من تێرم هێشتا من ناناسی هەتیوی خوێڕی ئەگەر من بناسی ئەڵی تۆ وەکو شێری بەڵام مەژنێک بپرسەکە من کێم گەر تۆ لەوێ نەبی هەموو شەو بۆ لای دێم شەوان بە دزی دێمەچمە بینی هەردوو پێی بەبێ ئەوەی لەم بپرسی هەتی وەتۆکەی بەسە خوێڕی لاچۆ لە پێش چاوم گەر تووڕەبووم دەرناچی لە داوم واز لێ نەبارەوە زیاتر دەمون هەبێتەوە چی کردووە لەگەڵ دایکت هەموو بیدێتەوە B-52! Come on, man! We like those, man! We like those! Yeah, یادگاری منداڵی لەگەر بیدێتەوە کاتی خۆی جمان لە پارەکە B-52! گۆرانێکی پڕجوون بوو بەڵام لە هەمان کات ڕاپەچی خۆشە یعنی ناتوانین ئینکاری لێ بکەیتەوە ڕاپەچی ناخۆشە ڕاپەکەی معنایەکی گەورەی نادات تەنیا جوندانە بەڵام لە هەمان کات چێژەشی هەیە کەەوە ڕاپە و پێم خۆش نییەکەوە کەسە بۆ B-52 ئێستا لەناو دنیای ڕاپی کوردی نمێ چەند ڕاپی کورد ناتێنێ ڕاپی کوردیە لەبەر لەمەمان زۆر نییە بەڵام پێم ناخۆشەکەەوە کەسە چوانمە ئێستا ریاکشن لە بۆ ترێلەکی نوێی فیلمێک دەکەین بە ناوی گرینلاند کەەوە جراب بەڵتەری تێدا جراب بەڵتەری ناناسن و جراب بەڵتەرە زۆرە فیلماکشنەکانی هۆلیوود و کابرای ئێستا تیدا چەندە فیلمەکانی هەم باش نینە بەڵام هەستم کرد ئەو ترێلە ڕاکی دەی با پێکەوە بۆ یەکەم جار سەیری بکەین دەستەوە مارێ لێیش دەگەڕێتەوە شتێکی زۆر تەقلیدیە ئەگەر تێنەگەیشتی ئەرۆنسی کلارک مەبەستی وەبزانام سوپای ئەوەی سوپەرمانە چۆ سوپەرمانیش لە ئاسمان دەکرێتە خوارەوە ئەو فیلمەژە بزانام باس پێ دەکەن نێزێک لە ئاسمان بەردەبتەوە کلارک ناوی نهێنی سوپەرمانیە کلارک کێن ئۆکەی لە باگراوند ئەو کچە ئایثینک ئەو کچە کات خۆی لە ئەوەی هەبوو لە موسەسەلەکە بوو ناوی V و V کات خۆی لێ مسیاکشن تەمشان دەکرد ئایثینک ئەوە یا هەوە ئەوە نێزیەکەکان هاتن ئۆکەی ئەوە بەردەبتەوە نێزیەکەکە Fragment enters atmosphere. تلفزيون على أساسية اللي كاتها. كاتاكينوكا ديالنا. تيل كهرت كذا تلفون مش تيل هلا يعني شيء ناخذ جواب. Yeah, our exposure مكان. We now are getting. You know بتواتي from the producers the John Wick franchise, The Town and the Clash of the Titans. Okay. بەرەمێنەرەکانی جۆن ویک و The Town و جۆن ویک دوو فیلمی زۆر باشن بەڵام Clash of the Titans زۆر باش نیە چەند فیلمێکی خۆشە بەڵام زۆر باش نیە نێزەکە لە فلۆرۆدا بەربیتەوە Oh shit Wait, are some more pieces gonna hit? Come on, let's go. The sky's on fire. Okay. They got it all wrong. There's a ton of fragments. Planet killers. بەرکلام سێری قیامەتە وچی ئێستا کوی شتێک بە بەرناکەیەوە Space agencies are predicting an extinction level event. Okay, لە باگراوند ڕوون دەکەنەوە ڕاپڕوودا ویستیان نێزەکێک بەربیتەوە Space Agency واتە دەستگای ناسا و دەستگای ئاسمانی شتانە بەڵێن ئیمەرجنسی واتە دەبی هەموو شتەکە پات بکرێت و دابخێت. They've been tracking the military flights to bunkers in Greenland. King Batch. King Batch ئەگەر نایناسی ئەو کابرایە لە ئینستاگرام زۆر بەناوبانگە خاصن تیکتۆک. ستەکە لێرە. فیلمی جددی. King Batch کەمان کۆمێدیەتە. Bunkers in Greenland. It's their only chance. اوكي خلق ديانا بتياري بفرنا شوية سلامتر بلام لبري خلق زور دسي سوي بعد زي هم خلق شنفتوا تطلع شغل تطلع بشغل بس زي اوكي تاكيو طبعا فيلم بس فيلم لو نوع فيلمانات شلون دتوانن كوا كاريجري دراماي تيب كان اي شيء من ضالك يخوي بزير كردي على سنيف بزير كردي لانه قال We'll find him. It's okay. Clark's largest fragment will hit in از لفير ساما نيوي فيلمي بدوزنيو من ضالي بس دفن كخوشتين شتا باسي نيزك كشتا كبلا نيوي فيلمي بوي بس دفن اوكي ناخذ جراب بطنك اوكي الشرطة صار معنا ولا جيان اوكي
If you are hearing this broadcast, seek shelter immediately. Listen, what's going on? اوكي نزيك قال لي بردتو يا بالضبط حتى اصلا فيلم كان فيه خوشه والله ما كنا الفيلم جزء بردر ناس والله فيلم كان خوشه جرافيكي زوج زوانيه طبعا بالجرافيك بلاي ستيشن جرين لايت سو هاوريان تريلري فيلم كان زوج بدل فيلم كان زوج بدل بلام دزام لو فيلم كان جرا بطل توزك فيلمي كبيدالي كوكنوي باري تجاري يعني زوزو معناه تقولي لبرشني تاني يعني نزيك برضه بتودي بمرفات هذا فيلم قيامتي زوزو بيخوشه فيلم قيامتي خوشه ما بزاينا فيلم تونرتي وفيلم باخذ بالريال اوصل ما يشبك السينما كان مرة لو السينما اسلامي قباته لو يا بوا بيد كما فيلم يكسب ديجيتالي بلا بكرته ياخذ بخرة نتفليكس يعني اتش بي او يعني امازون برايم كبهرشي ويا ما دايبينين ولا فيسبوك خوين نوي بودك خوش استانم هاتما كوتاي برنامج صفر يك جيري اول قيتان بيتسون بوغا بيتان باش بو برندست خوش اگه پیشتان باش نبود یا خود بابتکان تام پیخراب بود نمی هندک بابتی خوش بنوسن لهفته داتو لویدیو داتو باسی دکم رئیس خوش هستم نو همان هموتانم خوش دیو سپاس دبوسی 1000 سابسکرایب کی بگمان من لوی بس او جوات ساب کرتوا بخوم استودیو لما دوز دکان تن استودیو کمان هی لا کمپانی عرش بالان برو استو وضعوها ناتوانم تين الدري هرتنا متام بس مدري تو كبهي تلفزيون تام بس ما تلفزيوني بيما بالانات تام بس ما وشويني لا استوديو تو ماركم بويا او وضع ثابتو او جوری استودیویی زور راقی دروست دکن. راز خوشایستی مهمان. تا تماس دکم. تا ویدیو دعوت خواهد نکرد.